خاتي جانا عشقي لا دايتويا كالي صارت علينا جوالي عورم تباير بويا كالي صارت علينا جوالي عورم تباير بويا هينا يا دنجي قارة زرنا يا خالة كايسر روماتي جوانا نخشي خدايا روج جارك بيمينم بوم بيتابر بلايا جانا نخدم ذاتي جانا مرجق بيصان كالنا بين دالايتو جواني دابي حرايا صيان كالنا بين دالايتو جواني دابي حرايا صيان هينا يا دنجي قارة زرنا يا روج جارك بيبينم بوم بيتابر بلايا خالة كايسر روماتي جوانا نخشي خدايا جانا هرديتو داروايا حاول مورم لدكايا كالي ياري تنصايا جواني حاشم لدايا كايا كالي ياري تنصايا جواني حاشم لدايا كايا أي بخير بينه دستان خوش بيت بيجي سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە قەڵاتجێی ڕەنگینەوە لەگەڵتانم. ئەم جارەیان هونەرمەندان و هونەرە جوانەکەی قەڵاتجێ بەسەر دەکەینەوە. هاتووین لەگەڵ مامۆستا عەزیز مەحموود ناسراو بە مامۆستا عەزیزی ماملێ وەکو هونەرمەندی ئەم شارە خۆشەویستە لەگەڵمان دەبێت و مامۆستا خالید بابەکر وەکو ژەنیار سەوباز دەبارەی هونەری قەڵاتجێ و ئەم شارە ڕەنگینە دەکەم. هەردوولاتان بەخێر بێن. سپاس بۆ ئەوەی کە دەرگاتان بۆ وڵاکردین و بتوانین لەبارەی هونەرەوە بۆم شارە جوانە قسە بکەین. ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاوان. زۆر سوپاس. سەرچاو. بژیت مامۆستا دەستی جەناب خۆش بێ. من سەرەتا بە گوێگرتن لە دەنگی جەنابتان و بە ئەوەی کە دەڵێن عەزیز ماملێ ڕاستە و ڕاست دەمانباتەوە بۆ دەنگە ڕەسەنەکەی مامۆستا ماملەی مەزن. کە وەکو هونەرمەند خزمەتی بە کورد و کوردستان کردووە. دەکرێت بڵین مەبەست چی بوو لەم نازناوە یا لەم لەقەبە هونەریەی کە بە خۆتەوە وەرەگرتووە؟ وڵا تەنیاوەیە کە من ئاهەنگەکانی مامۆستا محەممەدی ماملێ کە دەڵێم و زیاتر ئەوە تەسیری کردووە کە یعنی ئاستیشی کردووە لەگەڵ تۆن و دەنگی جەناب تا ئەگۆنجێت. بەڵێ لەگەڵیشی چاپێکوتم هەبوو بە خزمەتی گەشتوم لە مەهاباد لە ساڵی چەند؟ ساڵی 1970 ساڵی 1970 ساڵی 91 یان چەند جارێک چەند جارێک بە خزمەتی گەشتوم. مامۆستا عەزیز گرنگە بە خزمەت گەشتن و دیدارکردن لەگەڵ ئەو هونەرمەندانەدا بە تایبەتی مەبەست لە گرنگیەکە دەڵێم گرنگیە بۆ هونەرەکەت گرنگە بۆ دەنگەکەت گرنگە بۆ ئەوەی کە بتوانیت ئەو ڕیتمەی ئەو گرنگی پیاوە لە لای بەڕێستەوە ئیدامی زیاتری پێ بدرێت.
وڵی تا ئێستا تۆزێک تەمەند چۆتە سەرێ دی ئینسان لێمان گرتوتەوە بەڵام هەر چۆنێکی بەسخۆنەیە بەدەسەوە کان عزیز. بەڵێ خۆت نەیە بەدەست. ئینشاڵڵا هەتا ئیمکان بکرێ لە خزمەتدا دەبین. تەمەند درێژ بێ. سپاست دەکەم. باشە ئەی سەرەتا لە لای خۆی معجیبی چ گۆرانەیە یعنی حەز سەرسامی چ گۆرانیەک بوویت گۆرانەکانی مامۆستامان بێ؟ وەڵەنجا من لە ساڵی 79 کە بە خزمەتی گەشتم حەزم لێ بوو کا بەیەکەوە هەنی هەروەکو شتێک بەیەکەوە بڵێن من شەرم دەکرد. شەرمت دەکرد. ساڵی چەند با بڵێن چەند ساڵ بوویت ئەو کات ئەفوو؟ 17 ساڵ بووم. 17 ساڵ. 79 بەڵێ. کەواتە با بڵێن لە نەوجەوانیەوە تو. بەڵێ بەڵێ لە 74 هەڵبەت کەمتریش لە 17 ساڵەکە. بەڵێ بەڵێ. ئەیدی شەرم دەکرد بەس باجی ئامین ئامینە خان وعافیکە ئافریکا. ئەو بخۆم پێم وتم باجی ئامین پێم خۆشە لەگەڵ کاک محەممەد دانیش من دێک دوو گۆرانی بڵێم و بۆم بڵێ ئەویش باشە. ئەویش بەڵام بانجی کوتی پیاوەکە بۆ چەند ڕۆژە عەزیز دێرەکانێ شتێکی لەگەڵ باسک و شتێکی لەگەڵی دانیشەوە تێ بۆ دەنجی نەکردو بۆ باسی نەکردو تی شەرمی کردو و پێی خۆش نەبوو ڕای دیوا بوو بە قەولی بۆ خوان دەڵێم کوتی زەبتەکەی بێنە بۆ سەرێ ڕای دیوا بوو لەسەر دانیشتین بە زەبتەکەمان دانا خۆربان کاک محەممەد کوتی فەرمووت چت پێ خۆشەوە بەڵامی بە چەند گۆرانیەک دەستمان پێ کرد و بەڵێ بەزە من زۆر شەرم دەکرد بەڕاستی دەنگم لە تااقەتدا نەبوو کاتە دەنگیشی ناسک بوو بەڵام ماشەڵڵا کە ئەو دەستی پێکرد ینی شتێکی عەجایب بوو. باشە ئەو گۆرانە چی بوو کە سەرەتایە چۆن زانیان کە جەنابێ دەنگی خۆشە و هاوشێوی دەنگی مامۆستامان بلێن؟ وەڵانجا من هەر کاتی خۆی لە ساڵی 73 نامەیەکم بوو نووسی لەگەڵ ڕسمێکی خۆم. 73 ئەو کاتە کاروان هەبوو بە کاروان بەڵێ نامەکە دەڕۆیشت. بەڵامیشتۆن چەند دۆستێکم لێرەکان لە خەڵازی هەبوو مام شێخە دێگەی ئەو پێم گوتم کاک شێخە پێم خۆشە نامێکم لێ بۆ کاک محەممەدی ماملێ هەموو ئەو دەیشی ناسی کاک محەممەدی دەناسی خۆشی معاملە چی بوو مامشە وڵاتی بەسەر چاو وڵاتی نامەکەت نووسە تا بۆ بنێرە مەڵاتی وا بوو نامەکەی پێ گەیشت بوو. نامەکە چیت نووسی بوو؟ واللهی جارێ بیرم هەفتا چەند ساڵە وەڵڵا ماشەڵڵا بەڵێ 51 ساڵە نازانم چم نووسیوە وڵاتی سەرتانی شوێنەوە بۆشیوە بەخزمەت مامۆستا نامەکەی بەدەست گەیشت. بەڵامەکەی بەدەست گەیشت بوو لەوێەوە پەیوەندیەکانتان دەستی پێکردو دوای 74 بە خزمەتی گەشتمەوە لەسەر دەشت وڵای لەوێ کاک جەعفەری ماملێش بخواری خۆش بێ ئەو خەیەکە و کاتی ئەو مەطعەمی هەبوو لەسەر دەشت وەڵا ڕۆژانە من دەچووم لەوێ لە کلیدا دەنیشتم ئەو کاتە ئاوارە بووینێ مەش وەڵا کوتی وەرە کاتشم لێرەکانەیە لەگە من حسین عەبدوڵازادە والیان خۆش بێ کوتیوان لێرەکانن و بە بیبینە و بە ببینە بزانە وەڵای دیوا بوو لەو کاتیدا هاتن دەرکەوتن وەڵا کوتیکاکە و فڕۆی دەناسی ئەویش تێم فکری کوتی بخوای جعفەرە منەوە نازانم عکسی دەکەن مای بەڕام بێ شتێکی دەکەم من هەبێ لە یادمە وەڵاویش کوتیەوە فڵان کەسە وڵای دی قوربان دانیشتین و چامان بۆ هاتە وڵای دی وا بوونی ڕۆژ تی ناوڕێ بێکەوە دەچین بۆ داوەتەکەش دەکەین و لە ماڵە خزمێکی بوو کاک عەبدوڵڵا شەمامی لەسەر دەشت ئەوزەم ئاوەڵزاوە بوو وەڵای لێوێ بە خزمەتی گرتم دانیشتن تا وڵای دوایی دەستی گرتم چون بۆ داوەتەکە ڕایدی یادگارێکی جوانتان زۆر بخۆم بەڵام فایدی چەو کاتە نەو کامیرۆ و ئەو وەسیلانە نەبوو کا خالیەکان نەبوون یادیان بەخێرەوە کاخێنەوەزانمە سەرا لەدایک بووە نمونەیان زۆر بێت خۆش بێ یعنی ئەوەی کە مای داخە چەندین هونەرمەندی باشمان هەبوو کە چەندین کەسایەتی دەنگ خۆشمان هەبوون لەو سەردەمەدا
ئەو وەسیلە و ئەو پێشکەوتانەی لە ئێستادا هەیە نەبوو بۆ تۆمارکردن و بۆ ئەرشیفکردنی ئەو دەنگانە. ڕاستە ناوەڕە نەبوو. یعنی ئەگەر هەبواە ئێستا مامۆستا محەممەد ماملێ مامۆستا حەسەن زیرەک ئەو مامۆستایانی کە هەبوون لە بەتایبەتی لە ڕۆژەڵاتدا بەرهەمەکانیان ئێستا دەمایەوە وەکو قوتابخانەیەک دەمانتوانی ئیسفادەیان لێ بکەین بۆ نەوەکان و جیلەکانی دوای خۆمان. باشە باگوێمان لە گۆرانێکی دیکە بێت دواتر درێژە بە قسەکانمان دەدەین. خدا دم دایاتی سوزیان مایر یک بایا سان آور مایر یک بایا سایان نادل لا لا يا تويا صديان دايا بها يا صن اور دايا بها يا صيان صلصام رويا يا صويا زنجايا صويا زوايا ما يا اور صويا زوايا ما يا ومن زنزاياني صدقان تويا بومي الناياني اور عاي بيضايا وانياني دردي چي دايا مي صلصايا داير ماني ناياك اور داير ماني ناياك شمال بابا يفي صديان شويستاني ناياك اور شويستاني ناياك صلصام رايا يا صويا زنجايا يا صويا زوايا يا اور صويا زوايا يا ومن زنزاياني صديان تويا بومي النايابي اور اي بيبايا الله يا دەست و دەنگتان خۆش بێت بەرەکەتی تێکەوێت. جا دەنگی ڕەسەن و مانەوەی ئەم دەنگە ڕەسەنانە بۆ ئەمڕۆ پێویستە کە تاوانە ئەی هەرچەند پێشکەوتنەکان یا تەکنۆلۆژیا بێت ئێمە هەر تینووی ئەم دەنگە ڕەسەنانین بە تایبەتی دەنگی مامۆستا ماملی و مامۆستا حەسەن زیرە با بێمەوە سەر ئەوەی بەڕێستان باست کرد ئەو کات لە ڕۆژەڵات بووی کە هاتیتەوە قەڵاتزێ پەیوەندیت لەگەڵ هونەرمەندەکانی هاوتەمەنی خۆتا چۆن بوو؟ وەڵا باش بووین ئەلبەتە ئەو کاتە بەڕاستی خەڵازێ بچووک بوو بەڵێ ئەدی زەمانەکەشی ئەوە نەبوو زەمەنی ساڵی چەند گەڕانەوە خەڵاتزێ؟ 75 بەڵێ باشە لە 75ەوە هەوڵتانە دووبارە هونەر لەم شارەدا زیندووکەنەوە بەڵێ لەسەر دەستیان دێ برادەر وازەم کا خەلیل زیاتر معلوماتی لەسەر ئەو برادەرانە هەیە کە وازەم مامۆستا حەسەن و ئەو مەجموعە بوون بەڵێ حەسەن مەستەفا کاک ڕەحمانێ و سەحاجی بوو کۆمەڵی خەڵکی دیکە بوون هاوتەمەنی جەنابەت بوون بەڵێ باشە گۆرانیتان هەبوو بەیەکەوە ناوەڵە ئەو کاتە ڕەتتان جیاواز بوو یا چۆن ناوەڵە هەر دروفەکە خۆش نەبوو ینی زەمەنی بەعز بوو
ئیدی خەڵک نەیدەتوانێت زۆر مەسەڵەن مۆسیقا خۆی نەیتوانێت خۆی دەرخانە بەرەوەی ڕۆژان لەوانەیە لە مناسبەتەکانی بەعز داوان دەکردبان نەچووبان کێشە دەبوو ئیدی هەر زیاتر بەنهێنی و ئێوە دەتانویست نەکەونە ژێرە و بەڵێ وا بوو باشە دێنە نەوەکان لە نەوەدەکاندا تا چەند هەوڵدرا چونکە نەفەسێکی کوردبوونەتر واڵاتر کرا لە با بڵێن هەفتاکان ڕاستە سەخت بوو بۆ کورد بۆ موزیک بۆ ژیانکردن هەشتاکان تا حدێ تۆزێ باشوو بەس نەوەدەکانتر کاراسانەوە بەڵێ کاتە وا بیدی بەرنامەی تەلەڤیزیۆنی دروست بوو ئەو کەناڵی بەشداریتان هەبوو لە بەڵێ بەشداریم چەند جارێک بەشداریم کرد لە کەناڵی کورسات ئەوەی کاکبراهیم ئەحمەد گرنگ بوو ئەو بەرنامە و چاوپێکەوتانە گرنگ بوو هەبوو لەو کاتەداوانە هەر بەدەر لەوە ڕادێژ وەکو با بڵێن دایکی میدیایی کە هاتە نێو گۆڕەپانەکە وەکو دەسەڵاتی چوارەم ینی لەو سۆنگەشەوە دەتوانین بڵێن کاریگەریەکی باشیە بۆ نەرمەندان و مانەوەی دەنگە ڕەسەنی کوردی وانە ئەی بەدەر لە مامۆستا ماملێ معجیبی هیچ هونەرمەندێکی دیکە بوویت ئەنجا هونەرمەند مامۆستا حەسەن زیرەک بوو کاک عەزیز شاڕۆخ بوو عەزیز شاڕۆخ بەڵێ ئەوانە هونەرمەندی گەورە بوون بەڕاستی ینی وتت لەگەڵ مامۆستا ماملێدا دیدارتان هەبوو لەگەڵ مامۆستا حەسەن زیرەک و مامۆستا عەزیز شاڕۆخ وەڵام من تەبەن ئەو کاتە هەش بوو بم منداڵ بووم حەسەن زیرەک عەمری خۆیان کردو ساڵی 72 بابم ئەو کاتەم ئەو تەمانەم هەن نەبوو چه هونەرمەندێکت بینی بەدەر لە مامۆستا ماملێ وەڵا ئیبراهیمی قادریم ئیبراهیمی قادری بەڵێ ئەو مجموعە هونەرمەندانم بینیوە ینی کەواتە هەوڵت یا بەدەر لە ڕێتمە خاوەکە ڕێتمی سورعەتیش ئاشنابیت وەکو گۆرانی بەڵێ بەخۆم خۆم حەزم لێ نییە حەزم لێ نییە دایمە حەزم لەو ڕێتمە خاوانەیە بەڕاستی ئەویش خۆشە بەڕاستی وەکو ئاواز و ڕەسەنایەتێکە هونەری ملیەکە کە لە هونەر جوانەکانی کورد کە شانازی پێ خۆشێت وانە باشە ئەوان مامۆستا محەممەدی ماملێ نەهاتوتە قەڵاتجێ بۆ بڵم ساڵی 63 هاتووە 63 بەڵێ جارێکی لێم پرسی کتێمی 63 هاتووم میوانی خوادی خۆش بوو کاکە حەمەی فەرجەفەندی بووە کەواتە دەتەوێت بڵێیت قەڵاتجێ و پشدەر و ڕانیە و ئەوانە بەعام هەمیشە لە پێشوازی هونەرمەندانە بوون هەوڵیان ناوە هونەریش بەشێک بێ لەم شار ڕۆحێک بێ لەم شار کاکە حەمە لە ماباتەوە داوەتی کردووە لەگەڵ کاک حەسەن لەگەڵ ڕەحمەتی حەسەنی ماملێ بەیەک و چوون بۆ سلێمانی حەفلەی سەرچناری هەیە ئەوزام هەیەی لێ حەفلەیشیان کردووە گۆرانی هیچ هونەرمەندێک کەوتووە جگە لە مامۆستا من نەخێر ناوەڵە نەدوتووە نەموتوە مەدەستەوە لەگەڵ کە خالید تازەیە بەرهەمی خۆمانە بەڵێ شعرەکە شعر و ئاوازەکەش مامۆستا غەریب پشدەریە مامۆستا غەریب پشدەری بەڵێ دابشکردنی موزیکەکەش مامۆستا خالی بەڵێ قەرارەت ئینشاڵڵا ئەوی بکەین بەڵێ ئاهەنگێکی دیکەشە دو ئاهەنگە بەس ئاهەنگەی دیکە ئەویژی خۆمانە کە خالی بەیەکەوە باشە پرسیار لەمە دروست دەبێت کە بەڕێستان ڕتمی مامۆستا ماملێتان گرت هەوڵتان ناوە ئاوازەکە نزیک بێت لە ڕتمەکانی مامۆستا ماملێەوە هەر لەسەر ئەو ڕتمە گۆرانکتان بەڵێ سەر ڕتمێ بەڵام ئاوازێکی جێ ئاوازێکی جێ ئەمەیان تایبەتترە بەخۆت تەنها ئیشی دەنگیەکە لەلایەن مامۆستا خالیدەوە دەکرێت یاخود هەوڵ دەدەن کاری باڵێن ڤیدیۆ و کلیپەکەشی هەر لێرە بکرێت وەڵا هەموو لێو کاتێک کە خالی بخۆی چبرێک داوا دەکەین پێچێت و پێچێت کاری هونەری کاخالی باشە ئەمە پرسیار دروست دەبێت لێرەدا ئێستا چەندین هونەرمەندی ڕەسەن و باشمان هەن کەسایەتی دانسقەمان هەن لە کوردستاندا ئێستا جەنابتان هەنگاوێک دەنێن لەگەڵ مامۆستا خالید و شاعران و هەرچۆن هەبێ ئاواز و دابشکردن و تا کۆتاییەکەی ئامادەکاریەکە دەکەن بەڵام لێرەدا پێویستان بە سپۆنسەرێکی باشەیە بۆی کارەسانی و چۆن بڵێت داهاتێکی کەمترتان لەسەرکەوێت وانە ئێستا ئەتوانن ئەم سپۆنسەرە دروست بێت یاخود داوا بکەن سپۆنسەرێک دروست بێت
شتێکی خراپ نابێت وڵای جاگە بوو مەمکەن کارێکی باش وانە بەڵام ئەوە کۆنتاکت و پەیوەندەکانی مامۆستا خالیش کاریگەریە بێت وانە شکر بۆ خدا کە خەلیت بەهێزە و ینی توانای هەموو شتەکانی هەیە بڕاستی ئەو ستۆدیۆ بۆ خۆیەوە دائما دێرە لە خزمەت و ستۆدیۆدا لە خزمەت و خەڵکەدایکە لە هەموو شوێنێک جا بە پرسیاری مامۆستا خالیش بکەم کاخالی تاقان دەرگای بۆ ئاوەڵا کردین بە سپاسێکی زۆرەوە کە لێرە بەرنامەکە تۆمار بکرێت ئەمە جێی دەستخۆشیە بەڵام هەوڵدان و هاتنە پێشەوەی هونەرمەندان و دەستگرتن لەلایەن کاخالیدەوە بۆ ئەو هونەرمەندانەی هەن لەم شارەدا گرنگە تەبەن گرنگە بەڵێ کە خەلید کەسێکە ناسرا و ئەنی لە ئاستی مۆسیقی و هونەردا پێشکەوتووە باشم بۆ جیلی نوێ با بڵێن گەنجەکان هەوڵ دەدەن لەو هونەری جەنابتان سوود وەرگرن یا لێک تێگەشتنیان هەبێت لەو دەنگە ڕەسەنانە ڕجاوە کە خەلاتم هەندێک خەڵکی پێگەیاندۆ خەڵک هەیە لە لێر لە ستۆدیۆ کاریان بۆ دەکا ئیشی بۆ کردوون کاری بۆ کردوون بەشداریکردنتان لە بۆنەکاندا لە قەڵات زێدا تا چەند هەوڵتان ناوە بەشدار بن ڕۆڵ و پێگەتان هەبێت لە ڕۆ هونەریەکەوە وڵەنجاوی کە پێویستی کردبێ و داوایان کردبین ئێمە ئامادەیە باشیمان هەبووە پێشتر بەشداریتان کردەوە لە یادەکانی ماملێ باش لاوە هەمووی چوینە پێشی من هیوام لە ساقی جەنابتانە نمونتان زۆر بێ و بەشێکی جوانی ئەم شارن هیوادارم ئەوەی لە تواناتاندا هەبێت بۆ مانەوەی هونەر لەم شارەدا گرنگی زیاتری پێ بدە من پێم خۆشە کۆتا قسەی جەنابتان وەرگرم و دواتر گەمان لە کۆتا بەرهەمی جەنابتان بێت دەستان خۆش بیوەش بەخێر بێن سەر و سەرچاوان دووبارە سپاسی جەنابتانەکەم کە ئەو کاتتان پێبەخشین مامۆستا عەزیز مەحموود وەکو هونەرمەند و مامۆستا خالید بابەکر وەکو ژەنیار ئەمڕۆ دەرگاتان بۆ ئاڵاکردین و لەم ستۆدیۆ جوانە هەمیشتە هەوڵتان ناوە کە خزمەت بەم شارە جوانە بکەن بە هونەرمەندانی ئەم شارە جوانە بکەن ئێمە سپاس و پێزانینمان هەیە بۆ مامۆستا خالید و مامۆستا عەزیز کە ئەمڕۆ پێشوازیان لێکردین لە قەڵاتزێەوە کۆتایی بەم بەرنامەیە دەهێنم هیوادارم ئێوەشتان دروست بن و لەم بەرنامە جوانە کەیفتان وەرگرت پێ و کاتێکی خۆشتان لەگەڵ بەرنامەکەدا بەسەر برد بێت دلمان خەسە وەجێتان دێڵم سپاسی تەواوی هاوکارانم دەکەم بە تایبەتی تر مامۆستا ئارام پشدەری کە هاوکارمان بوو لە تۆمارکردنی ئەم بەرنامەیەدا وەسپاس بۆ کاکشوان و کاغڕێواز و کاکە من کاتێکی خۆشتان بۆ دەخوازم. كالصادق بيت يا فتى يا بيو حتى كيعيد أوينا
يا وزويا عتايا يا بيا العكسي عاير زيت فرمي يسكي شايا قلاي روتها خينا يا بيو بغى وين عايم لبناني بلبل لا يا باي يا غندا خفيني سريع غليت شاي هل دافسيني اي خدا لو عاقر برايانا برايانا يا ربي توما وميرايانا تشال جواني بني رايي يا بنجي اشتيم كم قد بويا معي يا تشقني اشتيم شرايا بي معي يا رجي بيتشتيم اي خدا رقا كم هورا يا زايا مبارك بموديتا يا ذا شنجوايانا لوكي يدجايا